مناڵ پێی ناخۆشە عەزێتی دایک و باوکی بدرێ، بە تایبەتی دایک ئەگەر خێزانیشت عەزێتی تۆ بدا مناڵ پێی ناخۆشە، بەڵام تۆ عەزێتی خێزانم بدەی مناڵ زیاتر پێی ناخۆشە. ڕوو دەکەمە هەموو دایک و باوک مناڵەکانتان پێیان ناخۆشە، بەوە ڕازی نابن ئێوە ڕەوشت و ئەخلاقتان جوان نەبێت، لەگەڵ دراوسێدا خراپ بن، لەگەڵ خزما خراپ بن، لەگەڵ میوانە خراپ بن، لەگەڵ خەڵکیە خراپ بن، مناڵ ئەمەی پێ ناخۆشە. مناڵ حەز ئەکا شانازی بەوە بکا کە بڵێن کوڕی فڵان کەس و کچی فڵان کەس. بۆیە مناڵەکانت سەربەرزکە، ناوێکی ناشرین بۆ خۆت و مناڵەکانت بەجێ مەهێڵ. عەزێتی خەڵکی مەدە. باوک هەیە خوا نمونەیان زۆر نەکا بوونەتە بەڵایەک بۆ مناڵەکانیان، دایکی شێ بە هەمان شێوە. بۆیە دایکی بەڕێز و باوکی بەڕێز کارێکی وەها مەکەن خۆتان ناشرین کەن لای خەڵکی، چونکە مناڵ پێی خۆشە شانازی بە دایک و باوکیەوە بکە، نەک لە ڕووینەیە بڵێ من کوڕی فڵان کەس و کچی فڵان کەس. هەیە وای لاتەوە پێی عەیبە بڵێن تۆ کوڕی فڵان کەسی کچی فڵان کەسی، لەبەر ئەوە ناوێکی ناشرینیە دوای خۆی بەجێهێڵا، یاخود زیندووە ناوێکی ناشرینی هەیە پەنا بەخوای گەورە. بۆیە مناڵەکانتان پێیان ناخۆشە ئێوە لەگەڵ خەڵکا خراپ بن، ڕەوشتان جوان نەبێ لەگەڵ خەڵکیە، تەعامل و هەڵس و کەوتان لەگەڵ خەڵکیە جوان نەبێ، مناڵ ئەمەی پێ خۆش نییە. ئەگەر قسەیش نەکا لە ناخۆ دەکوڵێ، باوکم بۆ وا دەکات لەگەڵ دراوسەکانمە، دایکم بۆ وا لەگەڵ دراوسەکانمە وا دەکات، بۆ لەگەڵ خزم و کەس و کار و دراوسەکانمانە وا دەکات. پێیان ناخۆشە ئەگەر قسەیش نەکەن لە دڵەوە دەکوڵێن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیث صحیح تەرغیب هاتووە وإن الله يبغض الفاحش البذيء. خوا زۆر ڕقی لەو کەسێ دەمی پیس بێ، حاشا لەو ڕیبەڕێستان، دەم پیس بێ، جوێن دەربێ، سوکایەتی بەمەکە بکە بەوەکە بکە. هەنێ باوکەیە دوژمنداری بۆ مناڵەکانی خۆیان دروستەکەن، مناڵی هەیە ناڵێ ئیسراحەت کە دوژمنداری بۆ دروستەکە، دەوێ بیاندا بە کوشت. بەخوا خەڵکی وامان دەناسی 8 کوڕی هەبوو، خوا ئاگادارە 5 هەبوو، هەمووی دا بە کوشت لەبەرەوە دەمی نەوەستان. قڕی کرد بەسەر مناڵەکانە، جەرگی خۆشی سووتان. وەڵای چەندەها کەس دەزانم خوا ئاگادارە کۆمەڵی کوڕی چاکی هەبوو، هەمووی دا بە کوشتە، لەبەرەوە باوکیان خراپ بوو. ڕیشت سپیەکان 100 جار هاوارتان لێکم، مناڵەکانتان با توش دوژمنداری نەبن، کێشەیان بۆ دروست مەکەن. عەرزم کاول کردی هاتم کاول کرد. مناڵەکانت لە دێهات زۆر گرنگتر، لە گوندەکان زۆر گرنگترن، لە کەلاوەیەک زۆر گرنگترە. مناڵەکانی خۆت لە شوێن فەلاحەت و گەرمجۆیە زۆر گرنگترە. دوژمنداری دروست مەکە. با مناڵەکان شانازیتان پێوە بکەن، با بە ئێوە سەربەرز بن، دایکی بەڕێز باوکی بەڕێز، نەک لە ڕوویان نەیە خۆیان بدەنە پاڵ ئێوە مەگە لە ناچاریە. شەرم بکەن کە مناڵی ئێوەن. بەڕاستی پێویستە ئاگامان لە خۆمان بێ، باوکین ڕاستی باوک و دایکین، بەڵام دەبێت ڕێز و حورمەتی خۆمان بگرین، دەممان پاک بێ، هەر دەمرین با ناوێکی جوان بۆ خۆمان بەجێ بێڵین.